ناوی خوای گەورە و میهرەبان خوێندکارانی خۆشەویست، ئێستا ئێمە پرسیارەکانی دەوری یەکەم حلەکەین وەکو ئامۆژگاریەک بۆ بەڕێستان. حەزەکەم هەر کاتێک کە پرسیاری دەوری یەکەم بوو یانەوەی کە بەشداری دەوری دووەمەکە یان بۆ ساڵێکی تر ئەو خوێندکارانی کە هێشتا نەهاتوونەتە پۆلی 12 چەند شتێک هەیە ڕەچاوی بکەن. طبعاً هەموو ساڵێک ئاوەکو ئەمە نۆ بیت یان دەبیت شعرتان بۆیێتەوە پرسیارتان لەسەر لێکە، یاخود جاری وا هەیە شعر نیە نەثرە پەخشانە، هەچ کامێکیان بێت تۆ یەکەم جار بە وردی جارێک بیخوێنەرەوە محاولە بکە بزانە ئایا تێگەی یان لێ تێناگەی لێشی تێنەگەی زۆر مشکیلە نییە، یعنی با معنەویاتان نێتە خوارەوە. ئێستا ئێمە دەست دەکەین بە خوێندنەوەی بیتەکان. جارێک بيتي يكم الله فدع الصبا فلقد عداك زمانه وازهد فعمرك مر منه الأطيب ذهب الشباب فما له من عودة وأتى المشيب فأين منه المهرب فاسمع هديت نصائحا أولاكها بر لبيب عاقل متأدب وصل الكرام وإن رموك بجفوة فالصفح عنهم بالتجاوز أصوب واخفض جناحك للأقارب كلهم بتذلل واسمح لهم وإن أذنبوا ودع الكذوب فلا يكن لك صاحبا إن الكذوب يشين حرا يسحب وزن الكلام إذا نطقت ولا تكن ثرثارة في كل ناد تخطب واحفظ لسانك واحترس من لفظه فالمرء يسلم باللسان ويعصب. بيتي أخير لا تحرصن فالحرص ليس بزائد في الرزق بل يشقى الحريص ويتعب. كخوين معنويت سيركيت هنديك جار بعض كلمات أجروا قرز بلا نصكيا أدعت سبون من ليرة كلمات جفوا قرصة بوي كردوي با عربية ترسو المعاشرة واتا يعني لقل خلق خراب بجيد يعني باج نبي لقل يعني مثلا كلمة يشين الشين واتا العيب والقبح واتا عيب وعار يعني خرابي ثرثاريش أو كسي الثرثار أو كسي كزور قصبكا كثير الكلام. انجا ام هاتوا توزي باسي جياني شاعرة كي كردوا ام شاعرة كناوي صالح بن عبد القدوسة كا لبصرة لدايب بلين قرني أونا أم عني خيتو زور قرني يعني بيوندي بلين با إنكي تونيل با جوابانو كتو بلام أوي كتو زقرين بيالي أم نصيك لبردم معناه حكمية استيين لبرسيارية كمو دس بيكين برسيارية كمالاتي عليه في بيت الأخير من النص واتا لبيتي كوتاي لم نصيا تشيتيا كلمة كتيا كتيا يتعب مضادها واتا دجكيتيا تتي يلعب يعني ياريكا يرتاح ألين يرتاح يبوبه يرتاح يعني إسراحته بلاميت إسراحة دكا بلاميت أبو يعني هلاقبه كواتا مضاد دكي ضد دكيتيا يرتاح. أنجا أتينا سر برسياري دوهم على من المحسنات اللفظية بين ذهب الشباب وأتى المشيب في بيت الثاني من النص تشبيه جناس مقابلة تورية خوزقم برسيارك لباتي من المحسنات اللفظي بيوتا من المحسنات البديعية چونك لراستيها محسنات بديعي چي اقريتوا طباق مقابلة جناس توازي بلام اقروت مع المحسنات اللفظي اواتنيا جناس وتوازي اقريتوا يعني اوي ترعام يعني بيوتا من فن البلاغي. بهر حال اقر ايما السيري كيبكين على ذهب الشباب وأتى المشيب وأتى جنجيتي رشد بيريتي هاو لبيتي چنما بيت الثاني بيتي دو من النص. طبعا ذهب يعني الرشد أتى يعني هات شباب جنجيتي المشيب بيريتي وسرسبيتيا كواتا أما مقابلة بوتي مقابلة چونك ذهب لجملة كم دجكي وأتى ضدكي أتى لجملة دوم شباب لجملة كم ضدكي مشيبة لجملة دوم هر كاتيك بو شويبو بوا أو تري مقابلة هو برسياري دوم اين سر برسياري سيهم عليه متأدب لبيتي سيهما في بيت الثالث من النص اسم فاعل على اسم فاعل مشتق من الفعل يعني ورجرا لتفعلك. طبعا اختياري دي راس تتأدب باشا بو أوي إما
ئەم تەئەدەبە ڕاستە بۆ ئەوەی تەئکید بین بزانین ئایا ڕاستمان کردووە یان چیەکەین سەیریکە تەئەدەبە فعلە ماضیەکەیەتی ئەیکەین بە مضارع طبعا یاکی بە زیاکەینە بێ بەچی ئەبێ بە یەتەئەدەبوو کە کرمان بە یەتەئەدەبوو فعلە مضارعەکە یاکەی کە حرفی مضارعەکە ئەیکەین بە میمێکی ضەممەدار پێش ئەخیری ژەکەین بە کەسرە کەواتە بێ بەچی ئەبێ بە متەئەدب طبعا ئەو کەسرەیە لەژێر شەدەکابیان لەژێر دالەکابێ هیچ فەرقی نییە کەواتە سەیرەکەین ڕاستە ڕێک ئەوەیە چوار هەم یعنی سەر پرسیاری چوارم ئەڵێ في بيت الأول من النص ئەڵێ لە بەیتی یەکەمی ئەم نەسەیە فعلی ئەڵێ ئیزهەد فعلی ئەمرە والاسم منه اسمكي تشيا زاهدة الله معناكي تشيا أي نسيتي الراغب في ملذات هذه الدنيا الذي ينفق ماله في الملذات أي الله أو كساني كرغبت يعني لخوشيكاني دنيا دوهم الله أو كساني كباركاني عن صرفة كان لخوشيكاني جيانا سي غير راغب طبعا خوتانا زانن اختياري سي راسته غير راغب في ملذات هذه الدنيا بۆچی چونکە ئەمەمان خوێنووە ئێمە لە وەحدەیە کەما لە قەسیدەی مەسایی ئیلیا ئەبوو ماضیە کەلیمەی زاهیدی تیا زاهید ئەو کەسەیە کەوا ڕغبەتی نییە لە خۆشیەکانی چییە لە خۆشیەکانی ئەم دنیاە ئەوە خوێنراوە یەکێکە لەو شانەی کە پێویستە تەلەبە لە بەریکە ئەمەش پرسیاری چەندەم بوو پرسیاری چوارم بێسینە سەر پرسیاری پێنجەم ئەڵێ من شعراء الرومانسية في الأدب إنجليزي يكيك لو شاعر الرومانسياني كالأدب إنجليزي هيا شيء طبعا هو لوحدي كما يكم شاعر خنو معنا لين شيليا أما زور آسانه هيج بيوز با إنك ناكا هر خنكارك لبريك بيوزتي بهيج ناكا حل كردنشتي نابه برسياري الششم الله استخدم الشاعر في هذا النص الحكمي زور مهمة الله أم شاعر لم نص حكمية شي بكارنا ضميري مخاطبي بكارنا كبو مفردة بو تاكب لا تكن يعني لا تكن أنت وضميري غائب مفردي بكارنا ضميري غائب مفرد يسلموها كأبب هو وهما الله أمدو ضميرة أي لا يعودان إلى شخص محدد ئەڵێ ئەم دوو زەمیرە هیچیان ناگەڕێنەوە بۆ کەسێکی دیاریکراوە ڕاستە بۆچی چونکە حیکمە دائما بۆ گشتیە بۆ عامە بۆ یەک کەس نییە بی یعودان إلى جميع الناس يعني تقريبا هەرکو معنای ئەیوان ئەڵێ ئەگەڕێنەوە بۆ هەموو خەڵکێک کەواتە ئەتوانین بڵێن اختیاری دی ڕاستە چونکە ئەیوبی هەردووکی تایە ئەیوبی هەردووکی تیا اختیاری دی بەڵام سی ئەڵێ یعودانی إلى شخص محدد ئەگەڕێتەوە بۆ یەک کەس طبعا مادەم حکمێ بۆ یەک کەس ناگەڕێتەوە بۆ جەمیع خەڵکە گەڕێتەوە لەگەڵ اختیاری ئەیوبی هەردووکیان ڕاست دەرەچن پرسیاری حوتەم ئەڵێ قالە ئەبوو فیراس الحەمەدانی ئەبوو فیراسی حەمەدانی طبعا لوحدي بينجا خنو معنا على لقد كنت أولى منك بالدمع مقلة ولكن دمعي في حوادث غالي على دلالة البيت تشير على أن الشاعر لا يسكب الدمع طبعا يوا قصة أم شاعرة خنوها كبديل جيري لسجن رومكانا كاتيك البنجري سجنك وكوتري قبيني كوتركا بشيويتي حزينانا أخويني أميش أم شعري بويله أم جاليك لم دي الرياء خوي أم دي الرياء بينايتو ولا أم دي الرياء أماجي بو أوتيا كأم شاعرة في الميسك نارجي بتعبتي كأم لسجنا شونك لراستي في الميسك رشتم دليلي تشيا دليل أي على القوة والعنفوان على دليل هيزو جواميرية دليل هيزو بابلين خوێنگەرمیە نه هیچ کاتێک گریان لە سجنا دلیلی قوت نییە جا بە نەسی ژەتانە لە کتێبەکە ئەڵێ دلیلی ضعف و ئیستیسلامە یعنی لاوازی تەسلیم بوونە کەواتە بەڵێ اختیاری چێ ڕاستە اختیاری بی ڕاستە ئەچینە سەر پرسیاری حوتەم ئەڵێ ئەجد أسلوب خطاب المباشر في أحد الأشطر التالية عفوا من النص ئەڵێ ئێمە خطابی مباشر دیاریەکەم لا يجيك لم شطرانيا لنصك يكم ذهب طبعا ذهب فعل ماضية إيه لما نجاك آخر نتانا فعل ماضي أجر ضميري بيونا نسابة مثلا ذهبت أو تاكي بيونا نسابة ببران بربي دائما هيك بيونا بغايبة يعني خطابة ببتي
أبابا غير مباشر أو دعوة خطابي مباشرك واتا قسي راستوخو واتا شاعرك بلين قسكي بو برانبركي كدو راستوخو بي إن الكذوب يشين طبعا يشينش بيع دائما فعل مضارع بيع بو غايبة سيش بهمان شيوه هر يسلمو بيع دستي بيكردوا كواتا اختياري راست جيه ديه بوتي كفعلي أمري بكارنا طبعا فعلي أمر همو صيغة كاني كشش صيغة هي بو مخاطبة بك بو مخاطبة يعني خطاب مباشرة كواتا اختياري دي راسته ينسر برسياري نوهم الله في بيت الثامن الله لبيتي چنما لبيتي هشتما لبيتي هشتما لم نصي يعني لو نصي سروا بتعبتي الشطر الثاني منه على الشطر دوهمي شطر يكم هو دستي راسته الشطر الثاني دستي شبته منه جملة خبرية على الجملة كي خبريتها وظفت أرككي بوتيا على بو تخصيصة بو تعبت كردنا بو تعريفة بو تعليلة هميان غلطا رازني طبعا بو تعليلة خو ما نزانين عادة جملة خبري بزوري بوتيا بو تعليلة بو اويد الناش بلا والله مكت زاني والله مكت بشويتي رازيا وتوا اگر بيتو سيريكي هناكت كين سيريكي بيتكت كين بيتي هشتم بزانين جملة خبرية لشطر دوما هستا او بتعليل بو جملة كي بيش خوي على واحفظ لسانك واحترز من لفظه فالمرء يسلم باللسان ويعطب على زمانت ببارزه واقاد لو شكانت بيه باشا بو هوكي رون كردوتو بله على فالمرء يسلم باللسان يعني مروف سلامة دبي بهوي تشيوه بهوي زمانيوه ويعطب توشي هلاكي جبه توشي لناوچو نبه كواتا ريك بيوتوين بوتي اما زمان من ببارزين لبروي بهوي زمان وسلامة دبين او بهوي زمانش معنو توشي هلاكة دبين كواتا تعليلك قرب بيستي خويتي وسؤالتي زور زور جوانا استجي نسد فرسياري دهم على في بيت السادس من النص صاحب على لبيتي الشمع لنصك على دقيقي سروا صاحب من صاحبة يعني كالي ودع الكذوب ولا يكون لك صاحبا لا فعل صاحبه ورجيرا معنى كيتيا طبعا معنى كي رافقة هو معنى لا قصيدي صاحب الناس كهي متنبية كهي متنبية لوحدي بينجمع معناه كيتيشي لازمة أو رافقة هردو كان أبيت أتينا برسياري يانزا على دلدارو كما نمونيك تيبكيا حرصة وعطا دلدار كناوكا سورة لسرتي على صحته من والدي يعني سورة لسر صحتي خوي وكل باوكي على بالبش باستناد إلى فعل الوارد بين قوسين اختاروا للفراغ صيغة التفضيل المناسبة عليه ببي ببالبش بو فعلي كلابين دو قوسكا هاتوا اسمي تفضيلي ونجابتي ليكم هلا بجيرم طبعا لابتان بلن بنسبة اسم تفضيل دو وزني هي يكي كان علين يصاغ اسم التفضيل على وزن أفعل يعني لسر وزني دانين أفعل يعني أفعل مش أخيركي شردنيا بلام كي أجل سر وزني أفعل أجر هاتو كان مرجي كتابو مرجي يكم علين أن يكون أبيتي به أن يكون فعلا ثلاثيا أبي فعلكت فعلك تيبه فعلا ثلاثيا أبي بجميري سيبيتي به يك دو سي سيري فعلي حرصكا يك دو سي كما تمرجي كمتياه مرجي دوهم ألين أن يكون تاما أبي تام به واتا نابي تيبه نابي ناقص به ليس ناقصا إما فعل ناقص كان ما نشرح كدوكو كان ليس صار أصبح أمسى حرص كاميانا هيتيان كواتا مرجي دوامجي مرجي سيهم وثمان أن يكون لا يكون أم جارة لا يكون لا يكون الوصف فيه على وزن أفعل فعلا نابي لسر وزني بي الصفة مشابهة كي أفعل فعلا أجر بيرش تعمل أفعل فعلا وفعلانا كدلالة التي كان لون حليو عيب كواتا أي أنقص يعني تي لا يدل ما بدلالة التي بك دلالة للرمكة وكو أحمر حمراء أسود سوداء أبيض بيضاء أخضر خضراء أخضر خضراء نابي معنا بك نسيو معنا طبعا
وهروە نابێت دەلالە لە عیبکە وەکو ئەعرەجە ئەرجا ئەعما عەمیا ئەخرەسە خەرسا ئەحدەبە حەدبا نابێ مانەش بێ ئەمە عیبن. هەروەها نابێ حلیەش بێ واتە جوانی، بۆ نمونە ئەکحەلە کەحلا نابێ، ئەهیەفە هەیفا نابێ، ئەبێ ئەو لەوانە نەبێت. چوار هەم ئەبێ مثبەتەن، ئەبێ مثبەت بێ واتە ئەرێ بێ، واتە نابێت چی بێ؟ نابێ نەفی بێ، یعنی نابێ نەرێ بێ، ئەبێ مثبەت بێ. پێنجەم ئەبێ مەبنیەن لچی بێ؟ مەبنیەن للمعلوم، کەواتە نابێت چی بێ؟ نابێ مەجهول بێ عەکسەکەی. باشە مەجهول چۆنە ناسین بۆ فعلی ماضی؟ واتە مەجهولە بێ کەمی ضەمە بێ پێش ئەخیری کەسرە بێ. ئایا فعلی حەرەسە وایە؟ نەخێر، ئەوەڵی ضەمە نیە و پێش ئەخیری کەسرە بێ، کەواتە معلومە و مەجهول نییە، کەواتە مەرجی ئەوەشی تایە. طبعاً مەرجی چوارەمیش مثبەتە، سەیریکەن هیچ ئەداتێکی نەفی لە پێشەوە نیە. شەشەم ئەبێ چی بێ؟ ئەبێ قابلن ئەن یەکونە قابلن ئەن یەکونە قابلن للمفاضلة، للمفاضلة یان چی؟ للتەفاوت، فەرقی نییە. ئەبێ پلەی بەراوردی تیا بێ، واتە زیاد و کەم بکات. طبعاً ئێستا حەریزبوون هەیە زۆر حەریسە، هەیە تۆزێ حەریسە، هەیە کەمتر حەریسە، یعنی پلەی بەراوردی تایە، با بڵێن زیاد و کەمەکە. بەڵام فعلی ماتە، ماتە تۆڵی مرد، ئایا هەمانە زۆر مرد بێ، کەم مرد بێ، تۆزێ مرد بێ، بەحاڵ مرد بێ؟ نە، نیمانە. یان دەخەلە، طبعاً ئەو دوو فعلە دووچی بە کەلۆریاتە تۆ چونکەینی کتێبەکەیە ئەڵێ قەت ئیسمی تەفضیلی دروست ناکرێت لەسەر وەزنی ئەفعەلە، سەبەبەکەی ئەڵێ لەبەرەوەی غەیر قابل للمفاضلة، ئێمە وتمانە بێ مفاضلەی تیا بێ، ئەی ئەڵێ باشە ئەم بۆ نابێ، ماتە بۆ نابێ، ئەڵێ لەبەرەوەی مفاضلەی تیان یەک مردنمان هەیە، زیا و کەم ناکە، یعنی بڵێ یەکێ زۆر مردووە ئەمە زۆرتر مردووە لەوە، شتی وامان نییە، لەبەرەوە قەت ئیسمی تەفضیلی لێ دروست ناکرێت. ئاخر شت ئەبێ چی بێ؟ ئەن یەکونە متصرفان، ئەبێ متصرف بێ، واتە نابێت جامید بێ. متصرف چییە؟ متصرف ئەو فعلانن کەوا فعلی مضارع و ئەمریان لێ وەرەگیرێت. طبعاً کە فعلی مضارع و ئەمرمان لێ وەرگرت هەموو مشتقاتەکانی تریشیان لێ وەرەگیرێ و زوربەی زۆریان طبعاً نابێت جامید بێ. ئەگەر ئەوەشتان نەزانی فعل جامیدەکان نتوانی لە بەرکەی وەکو لەیسە، نیعمە، بیئسە، حەبەذا، لا حەبەذا، عەسا. طبعاً هاتۆتۆ لە پرسیارێکی تریشە ئەڵێ نیعمە تعجبی لێ دروست ناکرێت. طبعاً ئەم صفەتانی کە من بۆم باسکردن هەمان شەرتن کەوا لە تعجبیشا هەیە، ئەڵێ نیعمە بۆ نابێ، ئەڵێ لەبەرەوەی جامیدە، کەواتە ئێوە بێ جامیدەکانتان لەبەر بێ، ئەوانیش چێن؟ لەیسە، نیعمە، بیئسە، حەبەذا، لا حەبەذا، عەسا، خەلا، عەدا، حاشا. ئەگەر ئەمانە بوون ئەوە قەت نابێ، غەیری ئەوانە متصرف و ئەبێ. بۆ نمونە ئەڵێ فضل، ئەڵێ ئەفضل، ئەڵێ عەلیم، ئەڵێ ئەعلەم، کەواتە حەرەسەش ئەڵێ ئەحرەس، کەواتە اختیاری چێ ڕاستە؟ اختیاری بی ڕاستە. ئەو بەنسبەت پرسیاری چەندەمەوە؟ 11. ئەچینە پرسیاری 12 ئەڵێ في بيت الثامن من نص فعل أمر احفظ من فعل حفظه، ئەڵێ احفظ لە فعلی حەفیظەوە کە ماضیەکەیەتی، ئەڵێ مرادفەکەی چییە؟ مرادفەکەی طبعاً ئەڵێن سانە، سانە یعنی حەفیظە. طبعاً ئەوەشمان خوێنووە، یعنی یەکێکە لەو شانەی کەوا لە وحدەی یەکەما خوێنومانە لە قەسیدەی ئەطڵالە کە هی ئیبراهیم ناجیە، واتە حەفیظە یعنی سانە، پاراستی. وما احتفاظي بعهود لم تصنها، ئەڵێ باشە من بۆ ئەو عهد و پەیمانە بپارێزم کە تۆ نەتپاراست، کەواتە حەفیظە بە معنای چیەت؟ سانێ. ئێستا چینە سەر پرسیاری چەندەم؟ پرسیاری 13 ئەڵێ واقعی اشتراکی متشائمە. طبعاً واقعی اشتراکی خۆتان نەزانن، واقعی اشتراکی متفائلة، متشائمة، هيك متشائمة انتقادي كاتويج. بي ألا لا تؤمن بانتصار إرادة الجماهيرية، باوري بسركوتني ويستي جماورنيا، نخير باوري هي كاتويجنيا. سي تركز في الجوانب السلبية من المجتمع، على تركيز كاتا سر لا ينا نريني كاني كوملغا، خرابة كاني كوملغا، أويش طاونية چونك بو رازنية أويش لەبەر ئەوەی ئەوە لە واقعی انتقادی ئەومان هەیە، کەواتە بێ بڵێن چی؟ بڵێن کول ماوەرەدا غیر صحیح. ئەگە بیوتا واقعی اشتراکی متفائلی بوتا ڕاست بوو. طبعاً وانەمان هەمووی هەیە لە ئینەکانە. پرسیاری 14 قال المتنبي غير أن الفتى يلاقي المنايا كالحات ولا يلاقي الهوان، ولو أن الحياة تبقى لحي لعددنا أضلنا الشجعان، وإذا لم يكن من الموت بد فمن العجز أن تكون جبانا. أمس بيتيه هنا كمتنبي الله
ئەڵێ مرۆڤ بمرێ باشترە وەکو لەوەی زەلیل بێ. ئەگەر ژیان بۆ تاقە کەسێک بمایە واماندانا کە ئازاکان لە هەمومان سەر لێ شێواترن، یعنی بۆچی ئازابوون و چوونەتە شەڕۆ خۆیان بەکوش داوە، بۆچی خۆیان هەڵ نەگرتەوە بۆشکم ئەو کەسێک کە ئەمێنێتەوە ئەو تاقە کەسێک کە ئەمێنێتەوە بە زیندوی ئەوان بن. یان دێڕی ئەخیرا ئیذا لەم یەکن من المەوتی بودون، ئەڵێ ئەگەر لە مردنە هیچ مەجالێکی تیا نەبێ کەواتە ناکرێتتر تۆچی بی، ناکرێت تۆ ترسنۆ بی. باشە ئەڵێ تەرتەبط هذه الأبيات بسيرة متنبي، ئەڵێ ئەم بەیتانە پەیوەندی هەیە بە ژیانی متنبیەوە، لأن موته كان بسبب، ئەڵێ چونکە مردنەکەی بەهۆی چیەوە بوو؟ خەوفه وجوبه، بەهۆی ترسەوە بوو، بەهۆی ترسنۆچیەوە بوو. بی ئەوە نەخێوانیە چکە خۆتان ئێوە خوێنوتانە لە ژیانەکەی متەنەبیا کاتێکە لە بلادی فارسەوە گەڕێتەوە بۆ کوفە، متەنەبی لەگەڵ 6 پیاوا بێ ئەکەونە کەمینەکۆ کە کەمینەکە 20 کەسن، سەرۆکەکان فاتیکی ئەسەدیە، بەڵام متەنەبی ئەجەنجێ هەتا ئەکوژرێ. بی ئەڵێ حیفاظه على کەرامەتیه، ڕاستە چونکە بەرگری لە کەرامەتی خۆی کردووە لەبەرەوە بۆ طبعاً تەواوە لە ژیانەکەشیا و لەم دیێڕانەشە عینەن شتەگرێ، یعنی ژیانەکەی و بەیتەکان لەگەڵ یەکایەنەوە. سی ئەڵێ تعبیرە لە چی؟ لە ئازایەتی، طبعاً واچکەمان 6 بوون ئەوان زۆرتر بوون دەستیان کرد بە شەڕکردن هەتا متەنەبیان کوشت، کەواتە توانین بڵین اختیاری چێ ڕاستە؟ بی و سی کلاهما صحیحان، اختیاری بی ڕاستە. ئەچینە سەر پرسیاری 15. پرسیاری 15 ئەڵێ في عصر العباسي الأول، لە عەسری عەباسی یەکەمە، على الصعيد لە ڕووی بۆشاییەوە، عرفت تفاعلا لغويا وثقافيا واسع المدى، ئەڵێ ئەم عەسرە بینی بە خۆیەوە کارلێکێکی زمانەوانی و کەلتوری بەرفراوان، وتەمازەجت فيه ثقافات، هەموو کەلتورەکان تێکەڵ و ئاوێتە بوون. لە ڕووی چیەوە ئەمەی بینی بە خۆیەوە؟ طبعا لە مەدخەلی لە الوحدەکە هەی پێنجەم ئەڵێ لە ڕووی فیکریەوە، نەڕووی فکریەوە. پرسیاری دوای ئەو 16 ئەڵێ تتماسك قصيدة المساء للشاعر إيليا أبو ماضي، ئەڵێ قەسیدەکەی ئیلیا ئەبوو ماضی کە ناوی مەساءە تتماسك يعني پەیوەندیان بەیەکەوە هەیە، خصوصا بە تایبەتی لە ڕووی چیەوە؟ نووسێتی دەلالی، ئوستوبی تەرکیبی معجەمی، طبعا لە ڕووی دەلالی لە ڕووی واتاوە، طبعا شەرح کراوە چکە لە منهجەکەتانە هەیە مەقتەعی یەکەم 2 پرسیاری تایە کۆتاییەکەیە، وەڵامەکەی ئەوەتانە لە مەقتەعی دووهەمە، کەواتە مەقتەعی 1 و 2 پەیوەندی بەیەکەوە. مەقتەعی 3 باسی ئەواکە کە شاعیر داوا لە سەلماکە هەموو ئەو تەشاؤمەی کە لە مەقتەعی 1 و 2 بڵاو بۆتەوە ئەو تەشاؤمە باوازی لەبێنە، کاتە مەقتەعی 3 پەیوەندی بە 1 و 2 هەیە. لە مەقتەعی ئەخیرە ئیعازی تیا لە شاعیرەکەەوە بۆ سەلما کە هەر شتێک ببێتە هۆی قەلەقبوونی باوازی لەبێنێ، کەواتە هەر 4 مەقتەعەکە لە ڕووی دەلالیەوە، دەلالی یعنی چی؟ یعنی لە ڕووی واتاوە پەیوەندیان بەیەکەوە هەیە. پرسیاری 17 في نص أجد المعنى السلبي غير قيمي، ئەڵێ لەو نەسەیە 4 وشەیەی تێ ئەڵێ یەکێکیان دەرێنم کە معنایەکی سەلبی هەبێ، واتە نەرێنی کە قیەم نەبێت. باشە لە کامیانە ئەیبینی کیرام؟ العاقل، الحر، الكذوب. خۆی دیارە کەلیمەی کەذوبیشمان هەر هەیە لە منهجەکە، ئەمەیان وشەیەکی ئینە کە کەسێک یعنی زۆر درۆ بکا، کەذوب صیغەی مبالغەیە. پرسیاری 18 البكاء على الأطلال، ئەمە لە مەدخەلی وحدەی سیا هەمانەواتە گریان لەسەر بینان ڕووخاوەکان، هي سیمە غالبة في قصيدة العصر طبعا الجاهلي، عصری جاهلیە، ئەڵێ گریان لەسەر بینان ڕووخاوەکان نیشانەیەکی زاڵ بۆ لە قەسیدەی چیە؟ عصری جاهلیە. پرسیاری 19 ئەڵێ چی؟ ئەڵێ تعد معظم قصائد الواقعية أقرب إلى النثر، زوربەی زۆری قەسیدە واقعیەکان نزیکترن لە پەخشانە وەک لە شعر. هۆکەی چیە؟ ئەڵێ یەکەمیان ئەڵێ لإنعدام دور الخيال فيها وهيمنة العقل عليها، طبعا ئەومان هەیە لە کتێبەکە، ئەڵێن بەڵێ اختیاری یەکەم ڕاستە. ئەی لەبەر چی؟ لەبەر نەبوونی دەوری خەیال، چونکە لە ڕاستیە لە شعرە خەیال و عاتیفە زاڵە، بەڵام لە نەثرە عقل زاڵە، کەواتە ئەم خاڵە ڕاستە. وهەیمەنەت یعنی چی سەیتەراکە لەو جۆرە قەسیدانە؟ عقل، کەواتە اختیاری ئەی ڕاستە. ئەمە هینی 19.
برسياري بيستم على أو مشكلة المشكلة التي عبر عنها ناظم حكمت في قصيدة يا وطني واقعية. على مشكلة كناظم حكمت باسي كردو لقصيدة يا وطنية واقعية بو أي على چونك تعني الشاعر وحده وتنيا ما بس شاعرة. بي لا تعني سائر أفراد الطبقة الاجتماعية الفقيرة ما بستي سرجم چين توجه كوملاتي هجاركن يلا ولاتك. سي على تنيا ما بستي كيف في الحاكمة يعني چيني دا صلاة داران بتنها كواتا اختياري دي راستا على تعني سائر أفراد الطبقة الاجتماعية الفقيرة. بوكو مادام قصيدك اجتماعية ما بستي سرجم تاكا كاني چين توجه كوملاتي فقيرك لولاتك يا استين سر برسياري بيستويك. الله في النص لدقة سروا أجد التوكيد في البيت الثالث رابع سادس ثامن. على توكيد دوزمو طبعا ايوه موضوع التوكيد داخل والتوكيد بتشنشتيغا كريه كم بتكرار به يعني دوباره بنوي هاشتاغ ونمنا خوا جورا القران فرمي والسابقون السابقون اولئك المقربون سيركين توكيد اوي كلمه دوهم دوباره بتو اوبيت التوكيد لفظي توكيد معنويش معنوي كزور زور جرين بيبو منهجي بولي دوانزا كلمه كل اگر اضافه ضمير كرابه يعني كلمه ان يعني يكم متمان هشتي دوباره بوبيتو هشتي چی به دوباره بيتو تكرار واتا بيوتي توكيدي چی بيوتي توكيدي لفظي دوهم متمان هشتي هوي كلمه كل اگر اضافه ضمير كان كرابه مثلا كله كلها امانه. سهم ان لهر شوێنەکە ئینەمان بینی لە ساسە تەوکیدە. چوارهەم ئەنەمان بینی. پێنجەمیش ئەگەر قەد و فعلێکی ماضیمان بینی ئەو بۆ تەوکیدە قەدەکە. شەشەمیش لامی تەوکیدمان بینی ئەم لامە تەوکیدە کە لامێکی فەتحەی لەسەرە کە وەکو مەنهەجی خۆمان عادەتەن لە دوای ئینە و ئەنەوەیەت. تۆ ئەگەڕێی بە بەیتەکانە بزانی ئایا ئەمانە هەیە تەبەن ئەمانە هەمووی شەرح کراوە بزانە ئایا لە کامیانە ئەمە هەیە. ئەگەر سەیری بەیتی سێهەم بکەی ئایا بەیتی سێهەم و چوارەمیاوە هیچیان نەمانەی تیا ئەگەر بگەڕێن نەخێر. بەیتی پێنجەمی نیاوە ئەگەر بیوتا ئەویش تیا بوو ئەڵێ بەیتی شەشەم ئایا لە بەیتی شەشەما تیاتی بەڵێ ئەڵێ ئینەل کەذوبە ئینەل کەذوبە لە هەر شوێنەکە ئینەتان بینی سێ چار جاری تریژاتۆ کەواتە ڕێک ئەڵێن لە بەیتی چەندەمایە لە بەیتی شەشەما ئینەل کەذوبە يشين حرا يصحب كاتا بيتي الششم هلا بجيرينو برسياري چنم بو بس برسياري بيستويك بو برسياري بيستودو لو قلنا عليه قروت مع يشقى الحريص على جمع المال الشقاء البعيري دلالة مفعول مطلق على دلالة مفعول مطلق لم جملة بيشوا بو توكيده بو بيانا بو عدده. طبعا اما يان بو توكيده يان بو نوعي فعلك يان بو ژمارێ. طبعا باپێتان بڵم کەی بۆ تەوکیدە ئەگەر سیرمان کرد لە دوای مەفعول مطلقەکەوە صیفە و هەروەها مضاف إليه نەهاتبوو ناوێکی مەنسوب و ناوێکی مەجرور نەهاتبوو باشە. ئەگەر هاتبوو بەیانی نەوعە هەر یەکەم شت دیقەتمان یا ئەڵێ يشقى الحريص على جمع المال الشقاء. طبعا خۆتان نەزانن بەنسبەت هینەوە بەنسبەت مفعول مطلقة. مفعول مطلق چيا؟ مفعول مطلق مصدري فعلكي بيش خويتي يعني هل يوجد يشقى شقاء كواتا مصدري فعلكي بيش خويتي كواني يشقى شقاء باشا ودياري مانكرت اگر لدواي وناي مجرور اسو ناي مجرور يا منصوبة او بياني نوع بيز لبيركرنو ناكا كواتا طواوة اختياري بالراسته بلام كي بۆ عدەدە بێ ئەگەر ژمارەی نیشانە مثلا بۆ نمونەڵی وەقفت و وەقفەتەینی سەوە لەوە چێ وەقفەتەین لە وەقفا چێ وەقفتووە چێ مادەم وتێتی وەقفەتەینی دووجار ئەوە عدەدە. بەڵام کەی تەوکیدی فعلە ئەگەر هات و لە دوایەوە ناوی منصوب و مەرفوع نەبوو واتە ناوی عەفوەن منصوب و مەجرور نەبوو واتە صفە لەگەڵ مضاف إليه نەهاتبوو و هەروەها مەفعول مطلقەکەش خۆی عدەدی پیشان نەیابوو ئەوە پرسیاری 22. هەر کاتێک اسمی منصوب بە زۆری ئەمەژێتەوە یان مەجرور بینی کە منصوبەکە بێ بە صیفە مەجرورەکەش بێ بە مضاف إليه ئەوە ڕێکە بێ بە نەوع بەیانی نەوع. پرسیارێکی ترمان هەیە ئەڵێ كم في المقابر من قتيل لسانه كانت تهاب لقاؤه الأقران يعني الشجاع. ئەڵێ بيت من أبيات القصيدة ئەڵێ یەکێک لە بەیتەکانی ئەم قەسیدێ ئەو نەسەی سەرەوە ئەو دەقەی سەرەوە معناکەی نزیکە لەم بەیتەوە
لە ڕاستیە ئەمە تۆزێک معنایەوێت باشە ئەڵێ چی ئەڵێ کەم في المەقابر چەند کەس هەیە لە مەقبەرەکانە لە سەرقەبرانەکانە کوشتەی زمانی خۆیەتی كانت تهاب لقاءه الأقران باشە ئەمە باسی ئەوەیەکە یعنی زمان وا بە ئینسانەکە کەوە بە کوشتی بەرەیان ژیانی بەرەوخۆشی بەرێ ئایا چ بەیتێک لە قەسیدەکە زیاتر لەمەچێ ئەگەر دیقەت بن یعنی تۆ بەیتەکانی یایت یعنی بۆی ئاسان کردووی دیقەت بن بەیتی هەشتەم ڕێک لەوە چێ حتا کەلیمەی لیسانیشی تایە چۆن ئەڵێ احفظ لسانك واحترز من لفظي واتە زمانت بپارێزە و ئاگاد لە وشەکانی بێ فالمرء يسلم باللسان ويعطب واتە مرۆڤ بەهۆی زمانیەوە سەلامەت دەبێ بەهۆی زمانی شێوە چی لێ یهلیکو یعنی بە هیلاکاچێ کەواتە ڕێک ئەتوانین بڵێن بەیتی هەشتەم بۆ چێ بێ بۆ ئەوە بێت بەیتی هەشتەمەڵە بژێرین ئەنجایی نەسەر پرسیاری 23 ئەڵێ الأمر والنهي والاستفهام من مؤشرات نمط ئەمە زۆر ئاسانە ئیعازی یعنی داوای شتێگەکەی ئەمر و نەهی و استیفامیش هەمووی داوای شتەکەی یەکسەر ئەڵێ نەمەتی ئیعازیە و ئەمە ئەبێ پێویستە مؤشراتەکانی نەمەتی ئیعازی تەلەبە لە بەریکا یەکەم جملەی ئینشائی تەڵەبیەکە ئەمر و نەهی و استیفام و نیدا و تەمەنی و ئەمانەیە و هەروەها حکمە ئیرشادیشە مادەم وتێتی ئەمر و نەهی کەواتە استیفامیش ئیعازیە ئەچینە سەر پرسیاری چەنم ئەچینە سەر پرسیاری 25 پرسیاری 25 باوکی من ئەڵێ یەکێ لەم فعلانە أحد أفعال الآتية جامد غير متصرف لا يمكن اشتقاق صيغتي التعجب منه ناتوانين دوو صيغەکەی تعجب کە لەسەر وەزنی ما أفعل أفعل بێ لێی وەربگرین هەروەها ناشتوان اسمی تەفضیلیشی لە دروستکەین کە لەو پێش باسم کرد چونکە صفاتی اسمی تەفضیل هەمان صفاتی تعجب لەسەر وەزنی ما أفعل أفعل بێ ئەڵێ کامیانە طبعا نیعمێ ئەبێ لە بەریان کەن چێوچەن زوربەی زۆری ساڵ یەتەوە ليس نعمة بئس حبذا لا حبذا زور گرنگاوانە لەبەرکن طبعا كان ناقصة هيج دخل تفاوتي يعني غير قابل للمفاضلة ماتش كواتا نعمة لهمي غاسترة وأوان هينكي برسياري 26 أما لوحدي السياية إذا سأل القوم عن فارس شجاع مقدام ظن أنه المعني بالسؤال فأسرع إلى استجابة الطلب هو شرع لأحد أبيات الآتية أما شرح بو يچێک لەو بەیتانەی کە یاوێتی یەکەم ئەڵێ ولست بحلال اطلاع مخافة ولكن متى يسترفد القوم أرفدي باوکی من ئەمەیان ئەڵێ ئەگەر هات و پرسیار بکرێن لە کەسێکی ئازا پێشەنگ یەکسەر ئەم شاعرە وا هەستەکە کە ئەو معنیە بۆ سوالە ئەو مەبەستە لەو پرسیارە خێرا ئەچێت بەدەمیانەوە ئایا ئەمە لەگەڵ کام با بڵێن شەرحی کام بەیتیانە تۆ طبعا لە مەنەجەکان خوێنوتە ئەویانە کەڵێ إذا القوم قالوا من فتى خلت أنني عنيت ئەگەر قەومەکەم پرسیار کەم بڵێن ئەو کوڕە ئازایەکەیە یەکسەر خلت أنني عنيت وا بە خەیاڵمایە کە من معنیم بەو پرسیارە کە من مەبەستم فلم أكسل ولم أتبلدي بە هیچ شێوەیەک تەمەڵی ناکەم و خۆشم لە جێلی نام کەواتە ڕێک ئەڵێن سی بۆ بێت ئەو پرسیاری چەندەم بوو 26 پرسیاری 27 في معلقة زهير بن أبي سلمى ما جاء في أحد أبيات التالية لا ينطق على مجتمعنا الله يكيد لبيتكان زهير بن أبي سلمى شتێک هاتووە کە تطبیق نابێت جێبەجێ نابێت بەسەر کۆمەلگای ئێمەیە لەم کاتەیە ئایا کامیانە یەکەمیان ئەڵێ ومن لم يضد عن حوضه بسلاح يهدم ئەڵێ هەر کەسێک دیفاع نەکا لەو پارچە زەویەی کە هەیەی کە نیشتیمانەکەیت یانە شوێنەی کە تیاژی ئەو شوێنە ڕوخێ یهدم ومن لا يظلم الناس يظلم هەر کەسێکی زوڵم لە خەڵکی نەکا خەڵکی زوڵمی لێکە یعنی زێر بن ئەبی سولماهانمانەدا بۆ ئێمە بچین زوڵم لە خەڵکی بکەین پێشەوەی زوڵمان لێ بکرێت کاتە ئەم بەیتەیە چکە ئێستا نەماوە تۆ خەهانی خەڵکی بێ بۆی چی بکە بۆ ئەوەی هانی بێ بۆی زوڵم کا بۆی زوڵم لە خۆی نەکرێت ئەو شتە نەماوە کەواتە اختیارەکە ئەوە بوو کەوتمان ئەچینە سەر 28 لە ژیانەکەی ڕووسافیا هەمانە ئەڵێ طابع شعر ڕووسافی التزام دینی و ثقافی ئەڵێ پابەندبوونێکی دینی و ثقافی اقتصادی و سیاسی قومی و ئینسانی
طبعا التزامێکی قومی و ئینسانی بوو، هەم ئینسانیەتی خۆشویست و هەم قومەکەی ئەوە لە ژیانەکەی هەیەگەر لەبەرەبێت هیچ مشکلێک نییە. پرسیاری 29 ئەڵێ یەکێ لە موشانە صیغەی مبالغەیە. طبعا کەذوبە لەسەر وەزنی فەعولە، صیغەکان صیغەی مبالغەت لەبەر بێت یەکسەرەی زانیت لەسەر وەزنی فەعولە. پرسیاری سی ئەمە طبعا زۆر گرنگە لە ژیانی ئیلیا ئەبوماضیە هەمانە. ئەڵێ ئەزدەرە ئیلیا ئەبوماضی، ئەڵێ ئیلیا ئەبوماضی چی دەرکردووە مجللەی سەمی ساڵی چەند؟ طبعا لە ژیانەکەی هەیە ساڵی 1929 ئەگەر ژیانەکەی لەبەر کرد بێت یاتی ساڵی 1929 دەری کردو. سیویەک ئەڵێ العیبارە الصحیحە ئیملائیەن، ئەڵێ دەستەواژەیەکی ڕاست لە ڕووی ئیملاییەوە کامیانە. یەکەم طبعا ئەمە پرسیارێکی زۆر جوانە، چووە چەند ئیملاکی تێکەڵ کردو. یەکەم ئەڵێ في من، طبعا ئەمە لە وحدەی دووەما خوێنمان لە ئیملای وحدەی دووەما. في ئەگەر بگا بە من وتمان يتصل به کتابیەن، بەس پیوەلکی هیچ ڕوونایە، هیچ حەذف ناکەین، بەس ئەم چۆیاکەی حەذف کردووە کەواتە ئەمە غەڵەتە، وەڵی ڕاست هەڵبژێرە. من ئەمە لە ئیملای وحدەی یەکەما خوێنومانە، هەر کاتێ من بگا بە من ئیستیفامی بەیان مەوسولە بێ ئەوە ئەم نونە حەسفە بەی حرفە جەڕەکە ئەنجا دەمجەبن وەیودمەجانی به وتشدد میم من، میمی منەکە شەدە وەرەگرێ. ئەگەر سەیری بکەن ئەمە نەشەدەکەی داناوە نەنونەکەشی حەسف کردووە، نووسێتی من ئەمەش غەڵەتە. سی ئەمە لای ناهیە، ئەڵێ طبعا نمونەی کتێبەکەشە، ئەڵێ لە کاتی جدیا یاری مەکە، خۆی فعلی تەلهو بە واوی لەگەڵا، کاتێکە لای ناهیە خەیتە سەری واوەکە حەسفەک بێ و دائیمە نەگەر واو حەذف و ضەمەدانی، ئەمە زۆر تەواوە، واوەکەی حەذف کردو و ضەمەکەشی داناوە کەواتە سی ڕاستە. دی غەڵەتە. بۆچی؟ چونکە لەم ئەدەواتی جەزمە هەر کاتێ چووە سەر فعلێکی مضارعی معتەل واتە ئاخرەکەی ئەلف واو یا بێ ئەبێ ئەو ئەلف واویە نەمێنێ، ئێستا وەیاکەی ماوەتە کاتە غەڵەتە. ئێستا گەرەوە یانە ما بەس کەسرەی دابنا لە ژێردالەکە ڕاست بوو کەواتە اختیاری سی ڕاستە. چینە سەر پرسیاری چەند؟ ئەچینە سەر پرسیاری سی و دوو. ئەڵێ تەرتەدی هذه السەیدە، ئەم ژنە لەبەری کردووە هذه السيدة الفاضلة، ئەم ژنە ڕێکوپێکە محتەشیمەن واتە داپۆشراو. ئەڵێ چی؟ ئەملأ الفراغ باسم منون بفتحتين من دون الألف. ئەڵێ ئەو گۆشاییە پڕەکەمەوە بەچی؟ بە وشەیەک بە تەنوینی فتح بێ بەڵام من دونی ئەلف. من چی؟ من دونی ئەلف. طبعا ئێمە هەندێک وشەمان هەیە کە مەنسووبێکەی مەسەلەن کەلیمەی ڕەجول ئەبێ ئەلفێک بێنی، ها خۆی ڕەجول بەلام کۆتە ئەلفێکی نوێڵێن على الألف. باشە من دونی الألف چییە؟ یعنی ڕێک لەسەر وشەکە خۆیکەی. ئەمە لە ئیملای وحدەی چوارەما خوێنومانە، چوار حاڵەتمانێ ئەبێت تۆ ئەو چوار حاڵەتە و لەبەر بێ ئەنجا ئەتوانی من دونی الألفیکە یعنی بەبێ ئەلفیکە. یەکێکیان ئەگەر کەلیمەکە بە تای خڕ کۆتاییات بێت، سەیری بکەن هیچیان بە تای خڕ کۆتایی نەهاتووە، وایە؟ دوو هەمیان ئەگەر هاتوو چی بوو؟ هەمزەیەک پێشۆی ئەلف بوو، ئەسە سەیریکە نەمە هەمزەیە پێشی شۆی ئەلفە کاتە اختیاریسی ڕاستە. یان ئەگەر چی تریشی باە بۆ نمونە هەمزەیەک لەسەر ئەلف وەکو مەلجەئەن بۆ نمونە مەلجەئەن هەمزەکە لەسەر ئەلفە ئەویژە بوو، یان بۆ نمونە خۆی بە ئەلف کۆتایی هاتبێت کەواتە اختیاریسی ڕاستە. بەڵام سەیری کەلیمەی لیباسکەن خۆی بە سین کۆتایی هاتووە تۆ ئەلفەکە هێناوە کاتەوەڵە من دون الألف. ثوب بە با کۆتایی هاتووە تۆ ئەلفەکە هێناوە کەواتە اختیاری چێ ڕاستە؟ اختیاری سی. پرسیاری سیوسێ ئەڵێ یەکێ لەم جوملانە سیفەی مشەبەهەیتیایە. یەکەم ئەنتە عەظیم شەئنەن کەواتە ئەی ڕاستە چکە عەظیم لەسەر وەزنی فەعیلە. بەڵام بی ئەڵێ ئەنتە وەهاب المال للمحتاجین، لە ڕاستیە وەهاب لەسەر وەزنی فەعالە صیغەی مبالغەیە ئەوە دەرنانین. سی ئەنتە ئەکثەر استیقامەتەن منی، هەر شتێ لەسەر وەزنی ئەفعال بوو ئەوە ئیسمی تەفضیل ئەویش دەرنانین. دی أنت الرجل الملتجأ، لا راستيها هر كلمة يكم شيء موبو يعني ميمك ضمي لسبب بيش أخيرا كيف فتح باسمي مفعولة كاتا يجدر نعنين كاتا اختياري تي رازبو اختياري أي. أتينا سد برسياري سيوچوار. برسياري سيوچوار على يك لم جملة مفعول يجري، طبعا تو مفعول يجري وخينوا بريتيا لو مصدريك هو كاري فعل جملة كي خوي رونا كاتوا أكيد جوابي لماذا باشا كامیان ڕاستە اختیاری سی. ئەڵێ وەقەفە الطلاب حزنا،
باشا لماذا وقف الطلاب حزنا على صديقهم ولا صان ونوش بدوا جار مجرور زور زورية عليه طلبكان واستاب بخفت يعني خفت باربون بو لماذا حزنا على صديقهم لبرشي لبرها وركان كواتا ولامي لماذا اياتوا اواني تيجا قلبي لك لبكيتو زور زور اسانه وقف الطلاب وقوفا وثمان دائما اگر مصدرك او لفعلك بيش خويتو هو مفعول مطلق كواتا هو درنا يعني اتينا سر برسياري سيو بينج على اسمي مفعول لفعل يصطفى چییە؟ طبعا دائما باوکی من ئەگەر ئاوەداتۆ زۆر زۆر ئاسانە یاکە کەی بەموو و پێش ئاخیریش دائما فتحەیە کەواتە بێ بڵێن کێ مستەفا مثلا یشترا ئەڵێ مشترا یقتەدا ئەڵێ مقتەدا یونتەها ئەڵێ منتەها بەو شێوەیە زۆر پرسیارێکی ئاسانە و هەموو تەلەبێک زانیوێتی. پرسیاری 36 ئەڵێ چیەکەم مستەسناکی منسوبە دۆزینەوە ڕێگەیەکی زۆر زۆر ئاسانتان فێرکەم خوێنکارانی خۆشەویست هەر کاتێک جوملەکە موسبەت بوو مستەثنا منسوبە بە پێم منهەجە تازەی خۆمان کەواتە ئەڵێ زارنا جەمیع السیوا عادل کەواتە ئەوە مستەثنای منسوبە بەڵام ئەوەی ئەی و سی ئەوە هیچ لە دوای عەداوە دائیمەن لە ساسە مضافی لێ ئەو قاعیدەی جیاوازە ئەو زیاتر مەقسەی چییە ئەی و بی و سیە چکەوە قاعیدەی جیاوازە ئەگەر عەدا ما لە پێشوێ نەهات بوو ئەوە اسمی مەجروریە لە دوای ئەگەر ما هات بوو مەفعول بیە ئەوە يعني شمولی ئەم پرسیارە ناکە ئەمانی تر نەفین يعني استثناء مفرغە کەواتە بە هیچ شێوەیەک ئەوانە نابن بە مستەثنای منسوب بەڵکو بە پێی پێویستی جملەی عرابەکەن ئەعراب ئەکرێن ئێستا زارنا فعلی ماضیە ناکە بێ بە مەفعول بی سیوا بێ بە فاعل لە جملەی دوای ئەویشە ئەبێ بەچی هەم دیسانەوە بە فاعل چکە يسافر فعل سوا بفاعل كواتا كاميان راستا اختياري بي اتينا سر برسياري سيوحوت تشتق الصفة مشبهة من فعل اما زور زور واردة زور قرنقة همو ما مستاق بطلبة كان يوتوا على آية لتش فعليك وريجيري علين للثلاثي لازم ومعلوماتي خوتان دائما صفة مشبهة أبا فعلك الثلاثي به ولازم يشبه لازم أو فعلانا كلا يحتاج أو لا تحتاج إلى مفعول به بيستيان بمفعول به نيا أتي نفس برسياري كنم سيوهشت برسياري سيوهشت ألاتي أجد الاستثناء المفرغ على استثناء مفرغ ليك لم جملانا أدوزموا وكو بيامتن زور زور آسانا استثناء مفرغ وكو منجة تعظمان بيت جملة كنفي به هين كتابك شما رب بها لبجيرين أما عالج هذا المريض سوى طبيب واحد عليه هیچ کەسێک چارەسەری ئەم نەخۆشەی نەکرد یەک دکتۆر نەبێ مادەم نەفیە ئەتوانین ئەگەر بیشی وتای بۆ ئەمان و لە بەرەوەی مستەثنا منه تیانی و کەلامیش منفیە ئەوانی تر أقلعت الطائرات غير طائرة واحدة طبعا الطائرة بشكل الطائرات وتامي متصلة أو استيجالة جملة دني هميان بو إلا صوتا واحدا يك صوت نبي أجر أو صوتا مستثنى كبشك ولا مستثنى منه أباب التامي متصل أميش تامي متصلة أو يستري شو أي شر تامي متصل وكاتا مفرغ كاميانا بي بنفيك أكثر تواني بدوزيتو برسياري سيونو زور زور آسانة أميج لقصيدي مساها معنا على السحب تركض في فضاء الرحب ركز الخائفين واتا هوركان ران أكر لآسمان فراوانا كدا بويني مروفي ترسنوك على وجه الشبه لم بيت الشعري بيشواتشية وجه الشبه في بيت الشعري السابق خشوعة واتا ملكتشية سكونة وستانة سرعة تأخرة دواكوتنا طبعا سرعة بوتي كمروفي ترسنوك عادة خيرار راكا كواتا وجه شبه كتشية السرعة أوجي كتابك زور زور آسانة آخر شت برسياري أخير قال الشاعر إذا الملك لم يكن ذا هبة فدعه فدولته ذاهبة ذاهبة سيرك على فن البلاغي لم بيتاتشيا طبعا سيرك يدوش ليقاتشيا عادة كلف وتي لمشي ويانا جناز درتشيا بوتي چونکە دووشت هەیە لێگەچن بەڵام چییە لە معنا جیاوازن پێناسەکەی هو اتفاق في اللفظ اختلاف في المعنى اتفاق في اللفظ اختلاف في المعنى واتە لەفظا لێگەچن بەڵام لە معناچی جیاوازن ئەنجا ذاهب بەکەی یەکەم ذا ئەوە ئەسمای خەمسەیە يعني خاوەن صاحب
صاحبه بو عطاو ئەمانێ بەڵام ئەوی ترەڵێ ذاهیبەتون یعنی ئەڕوا مادەم لێکەچێ بارحاڵەڵێ ئەوە جیناسە بەم شێوەیە خوێنکارانی خۆشەویست پرسیارەکانی دەوری یەکەمان حل کرد داواکارم لە خوای گەورە موتان سەرکەوتووکە و ئەو تەلەبانشی کە ماونەتەوە بۆ دەوری دووهم ئانیش خوای گەورە سەرکەوتویان کاو نمرەیەکی بەرز بەدەست بێنن ئەو نمرەیە کە دڵخوازی خۆیانە. وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.